ئامیر باڵێ جانتە سەوزەکە کووە؟ جانتە سەوزەکە؟ هەرەوەی کە بڕیار بوو پێشەوەی بڕۆم بیخەیتە ناو ئۆتۆمبیل نییە؟ ئەی پۆشاکەکەم حەوسین ئەی ئەمیرەوانە لە کوێن؟ بابە پۆشاک ئەو دوانە جانتای پۆشاکن ماشەڵڵە کەواتەوە چی لە ناودایە؟ ئێی تر حەوسینێکمان جێهێشتووە ئەویش ئیدی خۆگران نییە شتێک کە زۆرە پێش ساڵی نوێ حەوسینە بەڵام شتێکە پێش ساڵی نوێکەمە کاتە ئێستا شتێک کاتژمێر زیاتر نەما بۆ ساڵی نوێ زۆر باشە بابا دەتەوێت بچم بیکڕم؟ نەخێر ڕۆنیە بەو سەلیقەتەوە چی دەکڕی وەرەمانە بەژوورەوە ئەوە باشە؟ بەڵێ باشە کاکەوە بە چەندە؟ دانەیەکمان پێ بدە خاتونی بەڕێز ئەمانەتەوێ تکە سپی بێ باشە بە چەندە؟ ئەو باشە نا ئەوە باشە لە لایەکتریاندا دەنین دێکێمە دوودانە زۆر باشە هەڵی بگرم ها کاکەوە بە چەندە؟ ئەو باشە؟ نا بە شێوەیەک دەڵێ دوو گیانە زۆر باشە باشە ئیدی بۆ جەژنە ئیدی ئای ئەمە چی؟ نا ئەوە باش نییە دەتوانین ئەوە ببەین؟ من ئامادەم بەلانێکم شێشی نوێت بپۆشی بە جەژنە شتی نوێ گۆرێکمەیە دەچمەوە لە بەردەکەم دیسان نەگەیشتین ئەم ساڵیش دەبێت تا کۆتایی ڕابکەین جەژنت پیرۆز بێت جەژنی تۆش پیرۆز بێت ئەزیزی ساڵێکی نوێی تر وە لە لایەکی تر پلانێکی نوێمان بۆ ژیانمان هەبوو کە هیچ بەشێکی پلانەکە نەدەڕۆیشت هەموو شتێک خەریب و دووبارە دەبەوە شتێک کە هیچ کامێکمان نەما دەویست بڕیارماندا بوو بیگۆڕین ئەم جارە ئیدی هەموو شتێکم ئامادە کردبوو ئەم ساڵ بڕیار بوو ساڵێکی تر بێت وەرناگیرێ لێرەوە دەچینە دەستگای پەیوەندی بەلایەنی کەمە سیمکارتەکە بەسراوەتە بە شوێنێک وەریگرت سڵاو باوکە گیان جەژنت پیرۆز بێت ئێمە لە باکوورین لە سەری ساڵیش پەیوەندیمان کردووە ئێستا ئامیریش لێرە دێوە قسە دەگەڵ بکە پیرۆزبای لە ئەفسانە گیانش بکە لەسەر هێڵبە ئەفسانە گیان باشە ئالو سڵاو بابا جەژنتان پیرۆز بێت سپاس باوکاریەوە ئینشاڵڵا کە گەڕاینەوە تاران دێمە خزمەتان سڵاو بە خاتوونەکەت بگەێنە خدا دەگەڵێت کەمێک میهرەبانتر بە هیچ ڕووی نەدەدا لێم دێت ها؟ نا کەواتە دەیکەڕم بابە جانی من جەژنە هێلەکانم مووی مەشغوڵن دواتریش خاڵە گیانت لە بەردڵی دایکرد ئێستا خەریکن ساندویچ لێ دەدەن هیچ کامێکیان چاوەڕێ ئەوە ناکەن ئێمە تێلیان بۆ بکەین ئاستڵە لەوانەیە ئێمە کاتیان بگرین ناخێر من دڵنیامدایە ئێستا چاوەڕوانە دواتر بڕوانم تۆ ناتوێت پیرۆزبای لە خاڵۆ بکەی دەزانی چەندە خۆشەویستی کە کلیلی فێلاکەی داوە پێمان کۆم مۆبایلەکە بدە بە من دەتەوێت هێل بۆ خاڵم بکەی نا ئەو ژمارەم بۆ لێ بدە فەرموو
سڵاو ساردار بەڕێز ئەندازیار جەژنتان پیرۆز بێت قوربانی تۆم مامنونم ناخێر سەردار ئێمە لە باکوورین باڵێ یەک لەشکر خەریکن لەسەر باڵەخانەکە کار دەکەن خەیاڵتان ئاسوودە بێ سەردار با چاوانی دی ناڵم ساردار بەڵام بەخودا ئێوە بۆ ئێمە سەردارن قوربانی تۆم بێمەوە بە تاران تەلەفۆنتان بۆ دەکەم زۆر باشە دەی خودا لەگەڵ شیرین مۆبایلەکەت لێ دەدا دایکمە ئالۆ سڵاو دایکە گیان جەژنت پیرۆز بێت ئەمیر باڵێ ئەوە چییە؟ کتێبێکم دۆزیەوەتەوە خەریکە دەی خوێنمەوە دەڵێم ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەها ئەوە جگەرەیە جگەرە مەگەر نەتگوتی دینای کێشی نا نەمکێشاوە بەڵام بینیم حوسینی شەسینی مەگەر تۆ بەڵێ پێم نەدابوو نەیکێشیت وەرە بۆ ئێرە بەوە هەیە تۆ بەڵێ بە من دابوو ئەمیر زانیم شەرسینە کێشەیەویتر حوسینی چی ئەمیر وەرە بۆ لەم بەخۆ سوێن دەخۆم تۆ عاقب دەکەم ئەمیر جانم بیر بکۆ ساڵێک تر هەرە و کاتە لەو پەڕی دنیا چیرە میرزا قاسمی تۆ بکەم میرزا قاسمی من بکەیت نایم ها بەناس بە دوای بیان و دەگەڕی ئەم باڵێنم پێدا بوویدی عشقم ئێمە ساڵێکی تر لێرە نین هێشتا کاری زۆر ماوە دوا بکە کارەکان بۆ عەلی باش بەڕێوە بچێ ناگات بە ساڵێکیش پێش پاییز دەڕێ نەتگوت مەجید کۆتا جارچیوت خەریکە کارەکان جێبەجێ دەکات تا کۆرچی زوە کاتی کونسوڵخانە وەرگرێ دواتریش کارەکان هەسای دەبێت مەجید کارەکانی ڕاستن تەنها پارە ئاخ پارە ئاخ ئێستا پارە دەبێت ها ئۆف ئێستا پارە دەبێت ئەیتر پەیدای دەکەم ئەو باڵەخانەی زامنی کە ڕۆیشتین وەرە ئەمیر جانم کاتەکەی خۆشە؟ نا باشەکە لەگەڵ تۆم زۆر باش دیسان بینیت گوتم هەر لێران عاشقتم بەفیدات بم قوربانت بم بیتا سەلام پێم بڵێ ئێرەتان چۆن دۆزیەوە پیاو هەر ئاوایە وا دەزانێ مێژوو لەگەڵ خۆی دەست پێ دەکات بەڵام نازانن ئافرەت دەتوانێت زۆر شت بکات ئاغا من لەگەڵ خانەوادەکەم گەورە بوومە چی بکەم ئای خوایە سەیری ئێرە بکە هەر وەکو پێشووترە و نەگۆڕاوە تەنها ئەو دوانتانن بەتەنهان لێتان داوە وەکو مانجی هەنجوری بڕیارەوە بوو بەم شێوەیە بێت ئەیستا تۆ لەگەڵ کێی هەر کەسێک کە بیری لێ دەکەیتەوە ڕەزا و کەتی و فەرزاد ئانوش شیڤا بیر بکەوە سیاڤەشیش لێرەیە هەموویان دێنە بەرامبەرت هەمووی لە شوێنێ کۆبنێتەوە ئێمە دووسێ کەس بووین ئەوانش سێ چوارێک بوون تێگەیشتن کە هەمومان دەمانوێت بین بۆ باکوور لەو کاتەوەی کە گەیشتوین هەر لەگەڵ یەکترین لە خوارەوە وتمان ئەگەر ئێوەش لێرە بن بپڕژەین بەسەرتاندا سڵاتان لێبێ چۆنن من وتم کەوا دێ دێم بڕۆ مۆبایلەکەم لەنا ئۆتۆمبیلەکە بێنە خێرا کە تەلەفۆنم بۆ دێ بۆنی ئەو سوتاوە چییە؟ باینجانەکان پەنجەرەکان بکەوە ئای ئۆف سووتان نا شتێک نەبووە دەستت ببینم ئای گیان بوون بە چ کەسانێکی گەورە بۆ خۆتان چ ژن و مێردێکن چ هەواڵێک لە منداڵ پێم بڵێ منداڵ ناب لەگەڵ ئەمیر بڕیارمان داوە بڕینە دەرەوە بەڵێ تر بڕیارمان داوە وەرە نا بیتا پێم بڵێەوە سابووهی هاتۆ بۆ ئێرە پێم نەگوتن بەڵێ بۆ دووسێ هەفتە گەڕاوەتەوە ئێران لەکوێتان دۆزیەوە ئەو ئێمەی دۆزیەوە بە دوای هاوڕە کۆنەکانی دەگەڕاین ئێمەش داوەتمان کردە ئێرە ئەوان لەکوێ دارین ها بیدە من وا دەیبینم دێت دەڕوات
تاوەکو دەگات بە زووی تێل بۆ خۆم دەکات دوێنێ شەو هاتووە بۆ باکوور بەڵام هێشتا هەر جوانە ها باشە ببە بەژنی ئەو دەبێت با چاوان سەلام ئازیزم گەورە بووە چۆنێت ئەحواڵت چۆنە سەلام حەلەیکە سەلام شیرین خان حەڵت چۆنە باشی من بە کوڕەکانم گوتبوو کە خەڵوەتی ئەم هاوسەرە عاشقەتێک نەدەن بەڵام بەگویان نەکردم من مزاحمتان نیم ناچکە دەکەم فەرموون ئەمیر کەمێک لەسەر خۆ سەیری من بکەن لە ناو ئۆتۆمبیلەکەی من ماسی و گۆشت و مریشک و کەباب هەموو شتێکی تێدایە سەلام سڵاو تۆ باشی بەخێر هاتن هەمووتان بەخێر هاتن سەلام بەخێر بێ دەی وەرە تێپەڕە بێن ئەو چاکەتەم دێ بە هەڵیگرم فەرموون باشە خەمت نەبێ دەی تۆ بڕۆ بم سەلام چۆنە بەخێر بێت ئەمانە لەکوێ دابنێ هەر لەوێ دایبنێ وابزانم خۆشحاڵی ببینینمان هەندێک کات بە هەر ڕێگایەکدا بەڕۆی دیسان لە کۆتاییدا دەگەڕێتەوە سەر ماڵی یەکە دەتەوێت دەربچی دیسان هێزێکی نادیار دەگەڕێنێتەوە خەریکی لە سوچێکاری خۆت دەکەیت دیسان بە دەرسی ئەفسانەی خۆی دێت بە سوراخێت بارەکەڵڵا باش لێی دەزانیت ئیدی لە دوای 10 ساڵ لە ژیان دەبێت شتێک فێر بە 10 ساڵ ببیت شیرم باوەڕ ناکەم ها بەڕاستی هەواڵێک لە ساراوە نییە لە سارا نا هەر ساڵ یەکەم 1-2 جار زیاتر ڕۆیش بۆ نەمینیوە بەریتانیا بۆرسێ وەرگرت و ڕۆی بۆ بەریتانیا ئەویش ڕێک بخە ئێستا تەواوە ئیتر دەبێ ئەمەیان ببیتە ئەمبەر ئەوەشان بینی ئەمبەر بە جوانی ڕێکی بخەن ئێستا خەڵوزەکە بێنە ئەوەیان مەسەدا بڕژێنە ئاگرەکەش بکەنەوە ئێوە کێشتان ئەوەیە کە باڵەخانەکانتان لە تاران دەشارنەوە دواتریش بناغی مەقالەکانتان واپڕی وەردەگرنەوە ئاغا و خاتونە ئەندازیارەکان وەرنە ئێرە وەرن ئەو شتەی کە دەبێت بناغەکانی بەهێز بێت باڵەخانەیە نەوەکو مەقەرە ڕاست دەڵێم دەیدانیش ئێستاش دەبێت ئەو مادەیە بەسەر کاغەزەکە دابکەی بۆ ئەوەی ئاگرەکە بکەین دەڵێم ئەگەر ئێمە نەمانتوانیوە بە باشی ژیان بکەین لە سروشدا هۆکارەکەی ئەوە بۆ کە مامۆستایەکی باشمان نەبوو ئافرین جەمالی بڕوانە لە کۆتاییدا ڕازی بووی ئەو کچە ڕەشە بهێنی یاخود ناوی چی بوو؟ نێرگس باڵێ لەم دەوروبەرە نەمبینیوە بەگشتی وازیان لە هێناوی یان پێیان نەداوی لە ڕاستیدا پێیان نەدام ئەخەی ئەو بێچارەیە کۆڵێک هەوڵیدا تاوەکو بیهێنێت بۆ دەرسی ئەفسانەی نەبوو کە نەبوو بەڵێ تۆ ڕاست دەکەی ئێمە بێ ئاگاین لە بابەتی ئافسانە وانەکانی من جێگای بەرنامە بەرزەکانی نەبوو ئەمە لە شەو تاوەکو بەیانی خەریکی کچەکە بوو چی بکات کۆڕی شەوانەی بێسوودی شعر و ئەدەب و وێنەکێشان و ئەو شتانە لە کۆتاییدا چی ڕوویدا کۆتایی چیرۆکی ئەو عیشقا ئێستا لە ئەمریکایە ڕۆی ئۆخەی تانها بوویت دەی گوێ پێمەدە جەمالی هەموو شتێک باش دەبێت باشە هەر کە دێمە باسی دوورە وڵات دەکەینەوە گۆڕ و ژێر زەمینتان لە ڕێگادایە ئای ماندوو نەبن باڵێ ئێوە یەکەم جار گەورەت کردین و تەشریفتان هێنا دەبێت ماندوو بن ئیتر ئێمە ماڵمان لە هەوایە منداڵەکان لە دوای بەرنامە عاشق دەبوون وا دەردەچوون ئێوە قوتابی یەکەم و دوا ڕۆژ دیار و هاوسەردار بیتە بڕۆ ژوورەوە سینیەک نان بێنا بۆ ئەو کەبابانە بڕۆ دەی بووینە جێگای زەحمەت خێرەوە چ قسەیەکە ئەسڵا من مەبەستم نەبوو بێن بۆ باکوور بەڵام منداڵەکان وتیان پرۆژەیەکمان هەیە دەمانەوێت لەبارەیەوە قسە بکەین منیش هاتم هاوکاریان بکەم هەر ئەوەندەیە تر بەخێر بێن سەر چاومان باشتان کرد کوڕەکان چ ڕەنگێک دەخۆنەوە دەی هەمووتان لە شوێنی خۆتان ئەوە کەبابەکانی شات دەی ئەوانە دەی لادەن بابە گیان دەی بنێ دەی من پێشنیارێکم هەیە ئێمە کە خەریکی ناخواردنین با مامۆستا چیرۆکی ڕۆیشتنمان بۆ ئەفریقا باز بکە مەگەر ئێوە چون بۆ ئەفریقا بەڵێ ڕۆیشتم کەبابەکە سار دەبێت و بابی خۆی بابە ناشتیوانیە ئێ باشە چۆن دەبێت من ڕازی تۆ ڕازی تۆش ڕازی تۆش ڕازی هەمومان لەسەر ئەوە ڕازین چاپ لە لێبدان بەڵێ من ڕۆشتم بۆ ئەفریقا ڕۆیشتم بۆ قەفەزی شێرەکان من ڕۆشتم بۆ پارکێکی دارستانەوی بوو لە چواردەوری شوورای گەورەی بۆ کرابوو
کوڕێک لە بەر دەرگاکە وەستا بوو بە ئەفریقی پێم وت دەمەوێ بچمە ژوورەوە. وتی تۆشێتی؟ وتم بەڵێ. هەندێک دڵنیایان لێ وەرگرتین. وتیان بڕۆ. 7 دانە شێری ئەفریقی، یەکیان نێر بوو، 6 دانە مێینە. من ڕۆیشتم بۆ ناویان، ئەوانش لە چواردەورم دەسوڕانەوە، ئاوا دەسوڕانەوە. بۆ سەرسوڕهێنەر یان دەمویست هەست بە شێرەکان بکەم، دەستم بە جەستەیاندا بهێنم و هەستیان پێ بکەم. بەڵام چ هەستێک بوو، هەستێکی زۆر نایەب بوو. چ هەستێک بوو؟ هەستێکی سیر. کاکە ئیتر بە ئەوانە بخۆین سار دەبنەوە. کوڕینە قاپەکان لەوەیە. دەی وەریگرا تۆش وەریگرا. فەرموو. ئەی تۆ؟ ها. وقتی میاد صدای پا از همه جاده ها میاد، انگار نز یه شهر دور که از همه دنیا میاد. تا وقتی که در وا میشه لحظه دیدن میرسه، هرچی که جاده است رو زمین به سینه من میرسه. ای که توی همه کسم، بی تو میگیره نفسم. اگه تو رو داشته باشم به هرچی میخوام میرسم، به هرچی میخوام میرسم. وقتی تو نیستی قلبمو واسه کی تکرار بکنم، گلهای خواب آلوده رو واسه کی بیدار بکنم، دست کبوترایش واسه کی دونه بپاشه، مگه تن من میتونه بدون تو زنده باشه. ای که توی همه کسم، بی تو میره نفسم. اگه تو داشته باشم به هرچی میخوام میرسم، به هرچی میخوام میرسم. عزیزترین ساعتیه بهار پیراهن تو، عمر دوباره منه. ئێستا بڕیار وایە مەجید کاتی سەفارەتمان بۆ وەرگرێ. کەواتە مەبەستی ئێوە ئەمریکایە منداڵەکە لەوێ بێتە دنیا؟ ئەگەر ڕێک بکەوێت. ئەو ڕێکم لە دووبەی هەیە بەدوای کارەکانەوەیە، و ئێستاش لە خەیاڵ تاوەکو ڕاستی زۆری ماوە. شیری خانم پێیگوتم ئەگەر هەر ئەو مەجیدە بێت کە دەیناسم بەو تعریفانەی کە کردی دەبێ خۆی بێت. فێڵبازێکی ئەسلی دەڵاڵە، یاریزانە، کۆنسێرسازە، هەموو ئەو کارانە دەکات کە کەس ناتوانێ بیکات. ئەوە چییە؟ بە وتەی خۆتان ڕاستی کردنی خەیاڵەکانتانە. ئەوە چییە بە وتەی خۆتان؟ ڕاستی کردنی خەیاڵ. دەڵێ لەوێ کار و ئیش زۆرە. لە کۆتاییدا ئێمەش کەسانێکمان هەیە کە کارەکان لەگەڵیان بەڕێوە بچێت. ئێستا جارێ دەبێت چارەنووسی و پرۆژێ لە ژێر دەستمان ڕوون بێتەوە، تاوەکو گیرفانمان پڕ بێت و بتوانین بچینە دەرەوە. بە هەر حاڵ من دەتوانم هاوکاریتان بکەم. ئێوە لوتفتان هەیە. پێویست بەوە ناکات. من بۆ پرۆژەیەک لە دووبەیەوە هاتووم، هاوڕێیەکی کۆن لەگەڵ خۆم ببەم. پێشنیارێکم هەیە. تاوەکو تۆ لێرە کاری باڕەخانەکە تەواو دەکەی، شیرین خان بێت بۆ دووبەی. ئێستا کاتی قوسڵخانە و ڕۆیشتنی لەو باڵەخانە کارێکی ئاسان نییە. ئەگەر کەسێکتان لەو پەڕی دنیا بن کارەکانتان باشتر دەبێت. دووبارە بتوانین. لەو ڕۆژانەدا ئەمیر زۆر جیرۆ دەیە، منیش ناتوانم و بارودۆخە بە تەنیا بەجێ بهێڵم. خۆتان دەزانن من تەنها هەندێک شەرتم پێگوتن. دەتانەوێ بچن بۆ ئەو سەری دنیا بۆ دەرسی فێربوون و گەشت. ئێستا بەباشی بیر بکەنەوە، من هەر لێرەم.
چایی بفەرمونون. دەست خۆش. چایی نا چه هەواڵێک هەیە ئەوە تەنهان؟ لە کۆتاییدا هاتنەوە سەرخۆیان ئێستا ئەوان پارساڵی بێهنامن. بەهنامی ئێمە؟ بەڕاستی؟ باشە کەواتە هاتوونەتە لای کەسێکی باش. ئەگەر ئێوە نەبووان هێشتا برا بێچارەکەی من چاوەڕوانی کاتی کۆنسوڵخانە دەبوو. ئێمە زۆر خەرزداری تۆین. نا بابا من کارێکم نەکردووە. نا زۆر کارتان کردووە. توانای خۆی بوو لەوێ چی ڕوویدا؟ دەڵێن بڕێنە لای کوڕەکان ئەمیر. چیتان دەگوت سەعاتێکە لێرە؟ کوڕەکان هەمووی ڕۆیشتون ئەوانەشی کە ماونەتەوە بە شێوەیەک گیرن. بەڵام من خۆم ئەسڵان هۆکاری ئەو هەموو ڕۆیشتنە نازانم. ڕۆیشتن هیچ هۆکارێکی ناوێت، مانەوە هۆکاری دەوێت. بابا ئەسڵەن ژیان لە شوێنێکی ترە. دامانە دووسێ مانگەی تر لەو سەرەوە شتێک گۆڕا. باشە تەواو هاوڵی خۆتان بدەن، هەوڵ بدەن. بەڵام چی لە ئەسلی بابەتەکە دەگۆڕێ؟ بەوتەی هاوڕێکانتان خەیاڵ. تۆ 10 ساڵ پێش ئێستا لە بەرخاتری خەیاڵەکانت تۆیان لە زانکۆچی دەرکرد. ئێستا بوون بە خەیاڵ و ڕۆیشتون. ئێستا ئێوە تێگەیشتن کە ئەسڵەن خەیاڵ لە شوێنێکی تر بەدیدێ. دواتر خاک واتای چییە؟ خەمی دوورە وڵات واتای چییە؟ بە بۆچوونی من واتە کەشک. خەمی وڵات واتە کەشک. دواتریش هەر کاتێک دڵت تەنگ بوو پلیتێک دەکڕیت و دەگەڕیتەوە ماڵەوە. دڵنیابن هەموو شتێک لە شوێنی خۆیتی. هیچ شتێک ناگۆڕێت. هیچ شتێک ناگۆڕێت. ئای با بڕۆین دەردەبین. با بڕۆین ژوورەوە دەی بە ئەوانە ناکەی. وەرن. دەزانی چه هەستێکی هەبوو؟ چی؟ دەست لێدان لە دەستەی شێر. نا کاتێک کە دەستم لێدا تێگەیشتم هێزەکەی لە ماسوولەکانیدا نییە، باڵکو لەوەی دارونێکی یەک گرتووی هەیە. کاتێک بڕیار دەدات بۆ ڕاو بە هەموو هێز و توانایەوە هەڵدەستێتەوە، بە هەموو بوونیەوە دەجوڵێتەوە، بە هەموو هێز و بوونیەوە بەدەستی دەهێنێت. بە قسەی کەسانی بیانی ئەوە پاڵەوانە. پاڵەوان کە مێش چی کار دەکات؟ لە کۆتایش نەمتوانی ناونیشانەی ڕەزا و کەتی وەرگرم. ئێستا چەندە کات دەخانێت تاوەکو ببینمەوە؟ دەبووە چاوپێکەوتنی لەگەڵدا بنێم. ئەوانش خەریکن بەیانی دەگەڕێنەوە. ئەمیر باڵێ هیچ. بڕۆڵاوە چی تامی؟ هیچێ تااقەتم نێ دواتر قسە دەکەی. پێشەوەی کوڕەکان بێن هەموو شتێک باش بۆ چی ڕوودا لەو چەند ساعتێکم تێنەگەیشتم. واتا نازانم بچیمە ها؟ خۆشە بەڕاستی ئەوە من لە سوچێک دانیشتم کاتێک سیاوەش دەستی کرد بە خوێندن. من بووم سەری جوڵان کە گوتی ئەگەر تۆم هەبێ بە هەر شتێک کە بمێ ڕازیم. بڕیار بایەکەی سایە لە ژیانی من بچێتە دەرەوە. ئەوە 10 ساڵە من چاوەڕێم کرد. مەڕۆژ دەبێت بۆڵە بۆڵ و قسەی ناخۆشت ببیستم. بەستەی تر منیش مرۆڤم. نەدەتوانی گرێتەڵە لە لای سەبووری نەژەڕیتەوە نەدەتوانی؟ ڕەفتاری ئەمڕۆ لەگەڵ بیتا مامۆستا قوتابی بوو نا؟
هەر لە سەرەتاوە سەیکردنێکی تایبەت هەبوو بۆ تۆ لە بیرم نەکردو قوتابێکان چیان دەگوت کاتێوە سابوو سامیرەوە تۆ شێت بوو هەموو کەسێک ئەو دەناسێ وا بیرم کردەوە کە دەتوانێت لەو بارودۆخە یارمەتیوان بدا خۆزگە دەمتوانی هەموو شتێک کۆ بکەمەوە تاوەکو سایە کە ڕۆیشتووە گرانی دروست نەکا تۆش پێویست نەکە نیگران هیچ شتێک بیت بۆشو زۆستای لە خەو ئێستا کارت زۆرە لە تاران نەدەبواە بۆ کاتێکی زۆر بەێرە بین شتەکانم کۆ کردوتەوە دەگەڕین و نامەوێت لەبەر خاتری منی ئیشت بڕوە بەم شێوەیە باشترە ئەرە دەی بابە جان تێی بکە دەڵێ ئاگادار بە ڕۆنەکە ناسووتێ وەریگرە تامی خۆشە سڵاو جەناب سەرنگ ئەندازیار ئاخر حیف نییە بەو گەورەیتەوە ئێوە بۆ ئێمە سەردارن کاکە گیان ئەگەر ئێمە گەورە باین دەستی تۆمان دەگرت و لەسەر کارێکمان دادەنەی نەک خانەوادەشت جێبێڵی و بچی بۆ باکوور ئێ بابا ئەمیرخانی لوتفی من ڕیشم لە گرێ و داناوە ئەوە هەربوو بە کاری گروپی پێشوو ئەی بابا گوتت هێز پێم دایت گوتت ئاسن پێم دای دیگرە وەڵڵا سەردار کەمە سیرکە ئەو هەموو لێرن بۆ ئامادەکردنی لۆبیایەک دا لەو کەسانە پێ بدە دروستکردنی دیوار زیاد دەکات شتێک ناتۆتە پێش هەموو شتێک لە بە پێی دروستکردنی ئەندازیاری ئەمە لە پێشەوە بە پێی دروستکردنی ئەندازیاری لە پێشەوەین دێم و سیر دەکەم و زۆر باشە ئێتەوە زۆر باشە هەنگاوەکان لەسەر چاوانی شەڵاکەی دێن کەی کاری شەیتانە ئەمڕۆ عەسر بێن باشە ئەمڕۆ عەسر بەڵێ باشە بۆکوێ چ کارێکت بە من هەبوو من هەر عەسر پێت دەڵێم خدا حافیز سەرچاو بارمەکی جانم خاوەنەکەی خەریکە دێت خاوەنەکەی کەی کاری شەیتانە با کوڕەکان بڵێ کەمێک گەز بدەن لە دیوارەکانی نەوەمی خوارەوە چیمەتۆیشی بکەن و ماڵەیەشی لێ بدەن هەموو شتێک باش بکەن ئەندازیار واتە هەم چیمەنتۆ بکەین و هەم گەزکارێکی بۆ دواتر دروستی دەکەین تەنها دەمەوێت بۆ کابرای بڵین کات خەریکی یاریکردن نەبووین و کار نەگەیشتۆتە فێڵکردن داماوە خۆشتەشی ناوێت تەنها دەوێت راپۆرت بداتە سەرەوەی خۆی ئاخر هێشتا بۆ ڕێکانمە بابە سوار بۆ ڕی بەسە تەواوا بیر بکە و دیوکۆراتی پێشانگایە تۆ بۆچی ئەوەندە کارەکان گەورە دەکەی ئاسڵان لە نمایشگا ئێوە فێرسی دەکەن منی تر تەنها قسەم ناوێ بەڵکو کاری جدیاتم دەوێت ئاغای ئەندازیار باڵێ دابێنم خوشەکەت هاتووە سەلام عەلەیکە سەلام سەلام بڕیار بە سەعات 12 لێرە بن ئێستا سەعات 2 گوتم بێ دوو قسە پێکەوە بکەین ئێستا توی بۆم شوێنە بۆ سەر و شکلەوە سەر و شکلم تکێشەیەکی هەیە ئەو کوڕەت بۆچی بە دوای خۆ داێناوە بابە بزانێت دەکاتێکە هاو خەریکی ژنەکەی بێت با دەبا هەرچی بێت باوکتە دەتەوێت زەڵتە لەو پیرەمێردە بدات دیسان دوێنێ شەو چارەیەکت نابەوە تەلەفۆنیە بۆ تۆ کردووە هەست دەکەم چەند ڕۆژێک بی بۆ شێتخانەیە بزانم چەند تەحموڵ دەکەیت زۆر باشە ئێستا تۆ قژت بەرە ژوورەوە ئێستا سەردار و سەرەنگە دێنە ئێرە وەرە ئەمە بگرە دواتر قسە دەکەین من لەسەر و کوڕە قسەم هەیە ها چێ پارەی ویست پێویستت پێی دەبێ ئەوەندە شەڕ دروست مەکە لەگەڵام کوڕەش زۆر دەرمەکەوە بە تەلەفۆنی دەتوانی دەوانە بڵێ باڵێ هاوسەرەکە لەسەر هێڵە بڵێ ئێستا دێم خدا حافظ ئیدی ئومێد بە خوددا تەنها ڕووپۆشکردنی دیوارەکان ماوە ئەوە تۆ چی دەکەی بابا نامەوێ کاکە کرێکاری خۆڕایی لێکۆ واروە کرێکاری خۆمانە لێکۆ کە دەمانێنە ئەمەیە ئەم کارانێ تۆ کردوتە ئەمانەیە ئەمە چییە پێم بڵێ سەردار ڕاوەسەوە زاری وشک نەبووتەوە واتە ئەگەر وشک بێتەوە تا ساڵێک خۆی ڕادەگرێ پێم بڵێ وا بیر دەکەیتەوە من گەوجم بیرک نایەتی لەسەر پرۆژەکە نووسی گوتە دیادگاری بۆ سەردار گەوجایەتێکە لە خۆمە
ساردار هێشتا هیچ نەبوو ئێوە خەریکن تاقیکردنەوەی بوومەلەرزە دەکەن باش قسە دەکەی ها ئێوە خۆتان هەڵبژێرم باش دەنگ بەدەست دێنن واتان زانی کار بکەن من ئاگاداری هیچ شتێ نیم دەزانم کاری ئێوە هەروایە سەردارجان ئینشەڵا ئەم کێشانە لە هەموو باڵەخانەیەکدا هەیە چارەسەر دەکەین ئەمە کارکردنە بیە نەبینێ خۆم کارەکەم باشە ئاوە باشە کارکردن بەم شێوەیە ساردار ئەمە کرێکاری تۆیە بابا ئەمە خەڵتە هێشتا تەڕە ساردار گوتم کاری نمایشکاریم دەوێ ئاخر من بە سێ کاتژمێر چ نمایشێک بکەم ساردار گیان چرکەیەک وەرەنەوە میسەرەوە ئەوێش ببینە ساردار یەک دەخەوەرەنەوە میسەرەوە تۆ نەوەمی خوارت بینیوە منەو پرۆژەم دادەستۆ متمانەم پێکردی نەموو داوە کار بکە بابا کارکردنیشی ئەتوو تەنها یەک نەهۆمت بینیوە دەی وەرە سەرەوەکانی تریش بکە بزانە چۆنە ساردار ئاخر واتە چ کارێکە خراپە کەی دەتەوێت دەست لەو کارانە هەڵبگریتوە ها چیم کردووە پێکی شادی هەوا خراپ ژراوە بۆچی بارودۆخەکە خراپە تاوەکو 6 مانگەی تر کۆنسوڵخانە کات یانی چی یانی سەفەر نابێت بێ سەفەر باشە واتای چی ئاشنای کەسێکت نییە خۆتۆ بۆ ڕێگایەک 1000 ڕێگات هەیە ئەگەر ڕێگە چارەیەکە بووە ئێستا بەڕێوەم دەبرد من چیم بکەم بەشێکی دەبێت لە ئاستی مێتریدس و ڕۆدن سیگا ببینە ماجید پێم بڵێ تۆ دکتۆر سەبووری دەناسی مامۆسای زانکۆی ئەمریکی دوبەی کامەران سەبووری ئەو کوڕە قۆزەکە باڵێ ئەو ئەگەر پێوێت باشش دەبێت ئەو هاوڕێ سەفیر کەبیرە بوو سامەیە لەکوێ دەناسیت مامۆسای کۆنمە ئەیکەواتە چی ئەگەر بڵێت نەخێرە سەری نەگرتووە نەویست پێت بڵێت باشە ببینم خۆی شتێکە بە شیرین نەگوتووە پێوتنێت چی بابە بە زۆر تۆم دۆزیەوە سەرەتا تێنم بۆ کرد بۆ ماڵەوە شیرین خان کاری خۆی کرد ئینجا ئێمەی نرد بۆ ئێرە زۆر باشە بابە تۆش جارێ سێکە شتێکە بوو ئەوە من خۆم هەواڵت پێدەم تۆ جارە پیاوە بەدەست بێنە خدا لەگەڵ ئاخە خاونیام کاولە کێیە؟ من تێناگەم بەرپرسیە میێرانیە کێیە؟ من کەواتە تۆ بەرپرسیە میێرانیت بۆچی بەم شەوە کار دەکەی؟ بەڵام ئێمە ڕێگەمە پێدراوە مۆڵەتم پێدراوە چییە ئەم شارە یاسای خۆی هەیە تۆ ناتوانی بەم درەگانی شەوە کار بکەیت و خەڵک ئیزعاج بکەیت دەدەم واز بێنە ناپیاو کاکە ئەو چی دەکەن باسی لێ بێنن چکارێکتان بەو داوە واز لە ئەمیر بێنن ئەمیر ئیدی ناوێ بەم شەوەیە بەردەوام بین منیش ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەرەکەم شەڕم کرد مەجید گوتی کە لە چ بارودۆخێک گیرت خواردووە تێدەگەم کاری باڵەخانەکەش ڕوون نییە کەی دەبێت بە پارە من دەترسم نیگەرانی خۆمانم تۆ من دەزانم ساختە بەڵام بهێڵە بەلانی کە منیش بارێک لەسەر شانی ئەو ژیانە هەڵبگرم دەتوانم بڕۆم و ئاگاداری ژیانمانیش بم حاڵمان هیچ باش نییە مانجی دواتر شیرن ڕۆیشت بە دوای ڕێگا چارەیە کە هیچ کامێکمان کۆتایەکەمان نەدەزانی بۆستە من پرسیارێ دەکەم سەلام خانم سەلام ببورن بۆ گەشتی دووبەی چەند کات ماوە؟ چارێکێکی تر چارێکێکی دی شیرین چارێکە زیاتر کاتمان نییە
شیرین ئەمیر یانی ئەمیر نەڕۆم ما بە منداڵ عشقم هەردووکمان دەزانین دەبێ بڕۆیت ئێمە قسەمان کرد وەکو کەسە گەورەکان شیرین گەر بەم شێوەی بیت ناهێڵم بڕۆیت بیر لەو ڕۆژانە بکەرەوە کە خەریکن دێن باشە ئەمیر جانم تۆم خۆش دەوێت منیش خۆشم دەوێت من بێ تۆ ڕێگاگرم فەرمێسکی دووری ئاسرم بێ تۆ منامرم بێ تۆ منی شامرم تۆ مەڕۆ لە لای من بە تا کۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم من بێ تۆ ڕێگاگرم فەرمێسکی دووری ئاسرم بێ تۆ منامرم بێ تۆ منی شامرم تۆ مەڕۆ لە لای من بە تا کۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم زۆر باشە زانی بێ تۆ بە تەنیا ئەمرم ئاخر خۆت باش ئەزانی تەنیا ئەمێنم بێلانە بە شوێنم ئیتر بۆچی من بمێنم من بێ تۆ ڕێگاگرم فەرمێسکی دووری ئاسرم بێ تۆ منامرم بێ تۆ منی شامرم تۆ مەڕۆ لە لای من بە تا کۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم ئێستا دێتەماڵەوە حاجی ئاغا توخوازی لێ بێنە ئەوە تا سەلام تۆ ئەوانە دەوێ نەبینی کێ پۆلیسی سەتوودا وتم با بێن دزی ناموس ببەر دزی ناموس کێ حاجی ئاغا بتووکی کردووە منداڵە توخوا هەڵەی کردووە وازی لێ بێنە دەکرێت کە کارێک پەیوەندی بە تۆ نەبێت تەداخول نەکەی من زیاتر لە تۆ دەگەم سیر کە چۆن ئابڕی خانەوادەکە دەبن ئەو کوورە دایک و باوکی نییە چۆن دەیانت بێتەوە ماڵەکەی من ئاخر پێم ناڵێیت وتم منداڵە هەر ئاگادارم کردەوە بەڵام وا دیارە شتەکان بێسوود بوو ئێمە لەم گەڕەکەدا لەناو دراوسەکان ئابڕوومان هەیە ئەو کچە ئابڕوو ئێمە و هەمووانیشی بردووە ئاخرەوە شەرم ناکات بە شێوەیەک دەڵێنی وە شەو شەرم ناکات کەسێک نەزانێت دەبێت چیم کرد بێت زۆر باشە حاجی تەواو لەسەر خۆ ئەخر ئاغای لوفتی من خۆ گوتم ئامادەم تۆ هەر قسەم مەکە تۆ زۆر هەڵەت زۆر کرد باشە دواتر حاجی قسە لەگەڵ دەکەم ڕاوەستە لەسەر خۆ بە ئای بابا وامەکە خۆ ئێستا هیچ شتێک نەبووە پۆلیس ناتۆتان ماڵە ئەگەر ئاوا بڕۆت تۆ جەڵدە لە خۆ دەدەی هایتر وا دەکەی بزاننەوە چییە بۆسە من دەچم دەرگاکە دەکەمەوە تۆ بڕۆ ئەفسانە خانم کلیلی کۆگاکەم پێ بدە ئەمیر توخوا بڕۆ ژوورەکەت ئەغا حاجی پەیوەندی کردە بە جەنەب سەرهەنگیش وتی بین پێداچوونەوە بۆ ئەو بابەتە بکەین بەفیدا ئێوە بم کێشەیەکی خانەوادەی بوو چارە سەرمان کرد داسی ئێوەش خۆش بێت ببورم لەم کاتیشەوەش بفەرمون بۆ ژوورێ چایەک شەربەتە شتێک تکایە بمان بورن دەسەکانیەوە خۆش بێت خواتان لەگەڵ وەرە ببینم جارێکتر پەیدا نەبی ها ئەگەر ناخۆمەم زارە دەدەم پیان بدبن مەگەر بێکاری کورە ئەم هەموو کچە لەم شارە ڕژاوە بەمەت گرتووە ئەم ئیمامزادە شیفا بەخش نییە دەبینی چارایش پەیدا کردووە وەرە بڕۆ ئاخر ئایدا وەرە بڕۆی تر میوانت ناوێ خاڵۆ بەهبە ئەمیرخانی گوڵ لە کاتی خۆیدا هاتی ئێستا مێزەکەت بەتاڵ دەبێت دانیشە کۆتلی دەوێ باڵێ هەروەکوە میشە لەگەڵ خیار شۆرە گەورەکان باو شێوەیە باشە
هەواڵ چۆنە کاروبارتی هەیە؟ خراپ نییە، بەڵام ئێمە ئێستا زۆر سەرمان خاڵە. تۆ بەتەنا لێرەی؟ من ئێوەم هەیە. منداڵەکانە دەڕۆن، دواتر تەنها دەمێنیتەوە. دەڕۆن بەڵام دەگەڕێنەوە. بەتەنها دەڕۆن بەجوو دێنەوە، بەجوو دەڕۆن بەتەنها دێنەوە، بەڵام لە کاتی خۆیدا دەگەڕێنەوە بێخەم بە. خاڵت لێرەیە و کافتریاکەشی لێرە هەیە. ژنەکەم ڕۆیشت. هەر کاتێ دڵتانگدەم من باڵندەی ماڵی ئێرە دەبم. خدا ناخۆشم لەسەر کەم ناکات. وەرە ئەم بە بخۆتاوەکو بەری دڵت بگرێت تا مێزەکەت بەتاڵ دەبێ. کۆت لێ دێشتا تامی ئەو کاتانە دەدات کە لەگەڵ دایم نیوەڕۆن بە عیشقی نانی خاڵەوە داهاتین بۆ ئێرە. خۆدا لێ خۆش بێت. یادی بەخێر. دواتر تۆ لە پشتەوە شکلاتۆ کێکت پێدام. شکلاتەکانی ئەو کاتت لە یادا؟ چی بوو؟ هەموو شتێک سادا. لە پێش منداڵ ئێسای دابنی لێت زویر دەبن. بەڵام ستامێکی هەبوو. پارەم پێ نەبوو تەمەرەندی بکڕم. هەفتانە کۆم دەکردەوە دەیکردە 20 من. هێندەی هەڵوژەیەک. دایکم هەر دەیگوت ئەمانە مەخۆ پیسە. دواتر تۆ بە دزێ و پێت دەدام. فانی فێسە لە یادا؟ زمانم سوور دەبوو. دایکیشت تێنە دەگەیشت. بچۆکی خاڵۆ بچۆکی تۆ. خاڵۆ دەبێت بیت بۆ دەرەوە ببینە چ خەبەر هەیە. دوێنە شەو لەژێر پردەکە کافێکەی ئێمە لەلایەک وەستا بووین، ئەوان لەلایەکی تر تاوەکو چوار نەمانزانی کەوا چی بکەین. پۆستەری زۆر لێرە هەیە. زۆر باشە، جارێ دانیشن خواردنەکانتان هەڵبژێرن. ئێستا دێم من میوانم هەیە. جارێ باشە دەی دانیشان. ئەوانە مشتری نوێی خاڵە ناسرن. شەڕ و گڕوتینیان کەمێک جیاوازە لەگەڵ تۆ. بەڵام تۆ ناخانە بیری 10 ساڵ پێش ئێستا ئەمیرم نەماڵەوە نیت. ئەمیر ئەمیر تۆ لە ماڵەوە نیت؟ ئەمیر ئالۆ سەلام. ئالو سەلام، بۆچی دەنگ دەوەندە دوورە؟ سەماعی دەرەکیە؟ خاریکم خۆم کۆ دەکەم و دەسمە دەرەوە. دوێنە شەورەوە چی بووە؟ لێرە هەر کەسە قسەیەک دەکات. کۆتا شەوی ڕیکلاممان بوو. خەڵک شاریان خستبووە سەر خۆیان. بەیانی دەنگدانەوە هەموو شتێک کۆتای پێدێ. خۆزگە دەبوو. باشە کە لێرەنی. بە شێوەی خەیاڵم ئاسوودەترە. چیت لە ماڵەکە کردووە لەم بارودۆخە دەکرێت بفرۆشێت؟ دەیفرۆشم. پێویستمان بە پارەکەی دەبێت بۆ ڕۆیشتن. لەگەڵ یەک دوو کڕیار قسەم کردووە بزانم دواتر چی دەبێت. ئای چیت لە هات؟ داسی خۆم وستاند. بەم شێوەیە ئاگاداری خۆت دەبیت؟ هیچ نییە. شەو دووبارە قسە دەگەڵ دەکەمەوە باشە؟ باشە ئاگاداری خۆت بە دیسان لەسەر سەرت نەدا کاری خراپ. نا بابا پشتی دەستمم داخ کردووە. ئیتر ئەو شتانە لە من تێپەڕیوە. ئەمیر دوێنێ گوتم دەچم بۆ کۆنسوڵخانە. ئیشی تۆ زیاتر درێژە کەشالەوەی کە بیرم لێدەکردەوە، بەڵام بە بۆچوونی من هەر دەبێت. سبووری ڕاستی دەوت دەربارەی کۆنسوڵخانەکە چەندە زەحمەت وەری دەگرێ. دواتر بە درێژی بۆت باز دەکەم. تەواو باشە، دواتر قسە دەکەینەوە. جارێ خوات لەگەڵ. خوات لەگەڵ. عمید سەفایی، علی ڕەزا ئەلوەند، نادر سولەیمان لەکوێ؟ هەڵەیان کردووە دەنگ نادەن. مەگەر بەدەستی خۆیانە دێ بانجی بکە. دەیار ئێستا بڕۆ بانجی بکە. مەجید باقیشە، پەیروز، ڕۆزە، علی ڕەزا. ساردار گیان جەنابی سەرهەنگ قوربانت بم. بە پێ ڕێکەوتنمان تەمیناتی 100 تاسی هێزەکانی ئێرە لە ئەستۆی ئێوە بووە. مەگەر وانە دەرگای کوزایانیسی بابە هەموانت کۆ کردوتەوە بردوتە دەرەوە. ئاخر من چی بکەم؟ ئەگەر کارەکە لە کاتی خۆی تەواو نەبێت نەیت بڵیت. من هەز بە بارودۆخی هەستیاری ئێستا دەکەم، بەڵام ئەو 14 لە سەدەی کە ئێوە بردوتانە بە کەڵکی بارودۆخەکە نایات. ئالۆ ئالۆ بارمەکی ئەوە چ بارودۆخێکە؟ بۆچی نایتە سەرکار؟ دەزانی دەمێکە بەدوات دەگەڕێن. بۆچی ئەم شتان هەموو پچراون پێ بڵێ؟ بۆچی تیمی کرێکارەکان کەم بۆتەوە؟ هەموو شوێنەکە قەرەباڵغا، هەندێکیان ترساون و گەڕاونەتەوە بۆ دیەکانی خۆیان. ئەندازیار وا دیارە تۆ لە شەقامەکان ناڕۆیتوانیە؟ نازای چەندە قەرەباڵغا. یانی چی بۆچی تا ئێستا دەتوانی؟ پێشتر چیرۆکەکەی جیاواز بوو. ئەگەر من تاوەکو ئێستا لەسەرم پرۆژەیە وەستا بم، ئەوە بۆ ئەوە بۆ کە 1001 بەدبەختی ماڵیم هەبووە. ئەگەر نا من تاوەکو ئێستا ناوەستم. کارەکان زیاتر لەوەی بیرمان لێ دەکردەوە درێژەی کێشە. هەمیشە بۆ شەوەی کە بیرت کردوتەوە ناچێت بەڕێوە. پلان واتار ئەوەی کە دەبێ ببێت، بەڵام هیچ کات ئەوەی دەبێ بە پلان دەرناچێت.
لە ژیانی من نابووە لە کارەکەم لە عیشقەکەم. ئالۆ شیرین، ئالۆ شیرین، ئامیرم، ئالۆ نالەتی. ئەمیر خۆ دیسان لە ماڵەوە نیت، بڕوانە کە گەیشتی تکات تێرم بۆ بکات، دڵە خوڕپەمە لێرە هەر کەسێکە و شتێک دەڵێت. ئای بابەیەڵەکان خراپن، مۆبایلیش کار ناکات، گوێ لە ڕیکۆردەکان بگرەوە باشە؟ هێڵی باڵەخانەکەشم دووسێ جار بەدبەختی من کوژاوەتەوە. لەکوێیت تۆ؟ خەبەرێکم لە خۆتەوە بۆ بنێرە. بابە تۆ هیچ کارێکت نییە خۆ. ئالۆ ماجید. ئەلۆ واتەر پلووە باخلی پلوو. چ خەبەر؟ هەواڵ لەوەیە چ مەحشەرێک بەرپا بووە لە تەلەڤیزیۆندا. بابە وەز لەو کارە نەبێنە دەی جارێ وەرە ئێرە. نا بابا هەموو شتێک خەوتووە. خۆشت خەوتووی. ئاگاد لە هاوسەرەکەت هەیە؟ باڵێ ئێستا گوێم لە پەیامەکە بوو. خۆت دەزانی کێلەکان هەموو تێک چووە، ئێستا تێلی بۆ دەکەمەوە. تێل مەکە، خۆت کۆ بکەرەوە و وەرە بۆ فڕۆکەخانە، دەی خێراکە وەرە ئێرە. بەخوا براکەم گوێ بگرە، لێبێ کەس بە کەس نییە. لێرە گۆڵ لە برا دەکرێت، جا چ بگاتە تۆ؟ هیچ شتێک ڕووی داوە؟ هیچ ڕووی نەداوە، بەڵام ڕوو دەدات. ژنێکی گەنجت ناردۆتە ئێرە، ڕێگای دوور مەملەکەتی غەریب، دەبێت دڵێکی گەورەت هەبێت. وەڵا ئێرانی و جەماعەتەکەی ڕاوچینها دەبێت ئەوە بزانیت براکەم، لێرە ئەو سەبوریەی پیاو نییە، قسەی خۆی هەیە لە دواوە ها. ئەوەش با بڵێم هاوسەرەکەت بە ئەدەبە، بەڵام دەمی خەڵکی خۆ کراوەیە. پیاوی مەرتۆ گوتت ئەو کوڕە هاوڕێ سەفێری کەبیرە، نەموزکە کوڕی پێغەمبەرە براکەم. ماجید بەڕاستی قسە بکە، بینیم چی بۆ شتێکت بینیوە؟ هیچ بابە تۆ نەمرید هیچ. دەڵێم ئەگەر من هاوڕێی تۆم کەمێک وەرە ئێرە بۆ سەفەر هەر ئەوەندەی تر لە ئیشی ژن و مێردایەتی نابێتە داخۆل بکرێت. ببوورە ئەمیرجان، بڕوانە ئەمیر، من دواتر تێڵت بۆ دەکەمەوە باشە؟ ماجید، ئالۆ ئالۆ ماجید. مۆبایلەکەم لەسەر بێنزەی هێشت بوو، سەبووری بینی و هەڵی گرت و ویستی قسە لەگەڵ بکات. ئەمیر بۆچی وەڵامی تەلەفۆنەکە نادەیتەوە؟ من مانیم. ببورن ناچار بووم پەیوەندی بە ئێوەوە بکەم. پەیوەندیم بۆ حاجی ئاغا کردوتی من کچێکی ئاوام نییە. تۆ ئەمیرخان نیت؟ ئایدایان گرتووە. هەر کوێ بڵێ دڕۆیشتومە. هیچ کەسێک وەڵامم ناداتەوە، نازانم دەبێت چی بکەم. ژمارەم هاتووتە سەر تەلەفۆن. ئەو گیانەوەرە باش دەناسم، واتای چی هیچی نەکردووە؟ وتە تەمەنی چەندە؟ 22 ساڵی چی نەکردووە؟ بێشەرم تۆ بۆچی لێرە دانیشتووی؟ هەستەوە دەی محەممەدی. بەڵێ گەورە.
ئەوانە وێنەکانیان گرتووە بەڵێ گەورە هەڵیان بکڕەو بیان بەندەی فەرمانتە ساردار خوێنکاری هونەرە هەرچی بەدبەختی دەیکێشین لە دەزەم زانکۆیانە گوتت لەکوێ گرتویانە لەکوێ گرتیان تالاری وەلەحسن ئەوە کوێ تۆ لەوێ بوویدی بۆچی تۆیان نەگر بەو سەر و شکڵەتەوە ساردار من ئێستا بۆ ئێوە جگە لە گرتن مەگەر شتی تر دەزانن ها جەحفەر زادە ئەو بێ ئەدەبە دەبێت و قژی وەک من لێ دەکەیت باشە بەڵام ئاخا قژی تۆ کەمێ ڕۆیشتووە زەهری مار قژی من شێوەیەکە دای بیبە سەرباز یەک دەخەمەی بە یەک دەخەمەی بایسا دەمەوە ناونیشانی ئێرەم بۆ نووسیویت ئەگەر لێرە بوو کێشەی نییە ئازادی دەکەین بەڵام ئەگەر لێرە نەبوو تازە بەدبەختیە ئەوانە ڕێگەم پێدەدان خۆم تەلەفۆنیان بۆ دەکەم بڕۆ سەرباز یەک دەخەمەی بە خۆی شتێکی نەگوتووە ماندوو نەبی لەلایەن سەردار ڕەڤیەوە هاتووین لەولاوە بۆستە دەبێگە دەرێم بکەینەوە کەسێک لەلایەن سەردار ڕەڤیەوە هاتووە چێ سەلام ماندوو نەبن لەلایەن سەردار ڕەڤیەوە هاتووم ئاگادار ناسی کەسیتان تکایە سێرێکی کۆ بزانە ناوی هەیە باڵێ هەیە وەرە ژوورەوە پشکنێکت بۆ بکەم ئێمە لەلای چێوە هاتوون سەردار ڕەڤی جەناب سەرانگ ڕەڤی ئاغا باڵێ کەسی ون بۆ پەیوەندێکی هەیە لەگەڵ تۆ وەڵا جەناب سەروان خوشکمە خۆش کرد باڵێ بابە مرۆڤ زیاتر لە ئێوە چاوەڕە دەکات تاوانێت لە دەرەوە یاسایان تێکداوە ئێوە کە ناتوانن کۆنتڕۆلی ماڵەوەی خۆتان بکەن چاوەڕە چی لە خەلچێک دەکەیت لە شارە چاوە گەورە ئاغا جەناب سەروان دەکرێت سەیری لیستی بەندکراوەکان بکەیت لەوانەیە هەر لێرە بێت ناوی چی بوو؟ ئایدا لوتفی منداڵی ڕەحمەت باڵێ لێرە نییە ئەی من چێ بکەم جەناب سەروان دەبێ بزانی کە خوشکە چی کردووە بارودۆخت باش نییە بێگومان کارێکی کردووە کە نایانهێناوە بۆ ئێرە جەنابی ڕەڤی نەیوت بچێت بۆ کوێ بۆ نا ئەو ناو نیشانەی پێدام با سەیری بکەم باشە بڕۆ بەڵام ئەگەر نەبوو بە بۆ چوونی من جارە بە دوای دامەگەڕ تا خۆیان هەواڵ پێدەنەوە لە خزمەت دای بڕوانە جەنابی لوتفی بڕۆم بۆ نەخۆشخانە پزیشکی یاسایی ئەها ئێرە ئایدا لوتفی دۆزیمەوە ئێستا دەبێت چی بکەم مەگەر ناوی لە لیستەکەدا نەبوو بۆ نا بڕۆی دی بڕۆی دی دۆزیتەوە تەواوی تر چی بوو دۆزیتەوە؟ باڵێ ناوی لە ژوورەوەیە چەند قەرە باڵق بوو بڕیار وایە ناوی دەستگیرکراوەکان بخوێننەوە ناپرسید بۆچی نەمێنایە دەرەوە ئاخر ئێستا کە زازەر ناکەن خۆ تەنها ناوەکانیان دەخوێنەوە دەزانین کە لێرەیە ئەو شتانە باش دەزانیت ئەمیر ئەوە خۆتی؟ تۆ لێرە چی دەکەیت؟ تۆ لێرە چی دەکەیت؟ هاتووم بە دۆ خوشکەکەم لێرە گرتویانە بۆچی؟ مانی بڕۆ ناو ئۆتۆمبیلەکە دانیشە بیرم نەکردەوە بگەڕێیتەوە تازە گەڕامەوە هەر ئێستا ئەمیر ڕەزا وشمان سامی فەرجان نیگارێ سادەتی ئارەشێ تەهرانی ئەمینێ هەیدەریە ڕاو سارا هەیدەری
ئەو مۆبایلی خۆتە پێ بدە. ئەو ژمارەی کە نێڕۆلەتاندا دیسان لیدەوە. ژمارە ئەو سەردارەیە؟ سەردار نییە بابا. بزانە دەتوانێت ئایدام ڕۆبێنێتە دەرەوە. وەری نەگرت؟ بۆ ناخەریکە زەنگ لێ دەدا. ئالۆ بچووکی تۆم سەردار، تۆ باشی؟ باڵێ مناتم بۆ ئێرە. شتێک دەکا؟ گوتی هەوڵ دەدەم. پێم بڵێ تۆ چاوەڕێ و خاتوونە ناکەی؟ ئەسر قسەم لەگەڵ بابە کرد وتی شتەکانمان وەرگرتووە دۆزیتەوە؟ یانی بۆچی هیچ شتێک ناڵێیت؟ نازانم بۆچی وەڵامی من نادەیتەوە. چی بۆ دیسان ئەو مۆدیری تووڕەپوونانە کە تەنها خۆت هەتە چیت لێ کردووە هەر کاتێک بە باش زانی منی شۆکارەکەی بزانم باش دەبێت. سڵاوانیر بەرەقەمی تۆم لە هاوڕێ کۆنەکەم وەرگرتووە. دەبێت قسەت لەگەڵدا بکەم کارم بە تۆیە. ئەوە تەلەفۆنەکەی منە پێوەتی پێوە بکە باشە؟ سڵاو خاڵم. بە ئەمیرخانی گوڵ دەمزانی خەڵ لە شەرمەزار ناکەیت یاخوا بەخێر بیت. تۆ ئێستا باشتری؟ باشتر لەوە نابێت. 11 بە 11 وەکو تۆ. باشە کۆکتێلێک و خیارشۆر تایبەت بۆ ئەمیرخانی گوڵ. تەنها کەمێک دەبێت چاوەڕێ بکەیت کە ئێستا ئامادە نییە باشە؟ بەڵام پێشەوە نیسکێکت بۆ گەرم دەکەمەوە تاوەکو کۆکتێلەکەت بۆ ئامادە دەبێت باشە گیانەکەم؟ هەرەوەم پێ بدە خاڵۆ. من کاموسۆی خواردنی ماوە دەخۆم. نیسکی ساردیش زۆرە بۆ من. ئەگەر تێلی نەکردایە ئەم شەوی وەکو شەوەکانی تر تێدەپەڕی. باشە لەوانێ ئەم شەو وەکو هەموو شەوێک نەبێت. ئێستا بۆچێەوە هەنگە دووبارە؟ مینوی ئەو شەوە بە خۆڕاییە بۆ تۆ. دوای 10 ساڵ پەیوەندیم پێوە کردی نەدەتوانی وەڵام بدەیتەوە؟ من کارێکی پێویستم بە تۆیە. دانیشم بفەرموو. خانمی دەبێ بەچی بانگت کەم. ناوی منت لەبیر چۆتەوە؟ ئەمیر ئێمە هەمان مرۆڤین بەڵام تەنها کەمێک گەورە بووین. تۆش کەمێک جددی بوویت. بە نازڵی بانگم کە ئاغایان زیار. خاڵۆ دەکرێ و گۆرانێ بگۆڕیت. ئاهەنگی داواکراوی کڕیارە. بۆی ئەم گۆرانێمدانە تۆ حەزە لێیەتی. دەمەوێت ئەگەر دەتوانی هاوکاریم بکەیت. هاوڕێکەمیان گرتووە. هۆڵەندیە میشێڵ گەڕامەوە بیدۆزمەوە. هاوڕێت ئیسی نەکرد بێ وازی لێ دێنن. ڕۆژنامە نووسێ خەریکی وێنەگرتن بووە. بەبێ مۆڵەت مۆڵەتی هەبووە بەڵام لیان سندۆتەوە. بەڵام وە بەردەوام بووانە؟ هیچ شتێکم لە دەست نایەت. زۆر دەمێکە کارم بۆ هێڵی سوور نەماوە. هێڵی سوور چییە؟ بابەتی و بیانی ئاڵۆزە. مسەر لە کارەکەیان دەرناکەم. بیستمە لەگەڵ شیرین هاوسەرگیریت کردووە. تۆ ئێستا پیاوێکی خۆشبەختی؟
لە بیرمە هەمیشە دەتگوت ئەشق واتە حاڵت باش بێت و خۆشحاڵ بیت. ئێستا لەکوێیت؟ لە ئێران نییە. ناتەوێت پێی بڵێ دوێنێ شەو لە ژێر زەمینی ئێرە چی دۆزیەوەتەوە. هەموو فیلمە کۆنەکانتان، هەموو ئەوانەی کەوا شاردبووتانەوە، هەمووی لێرەیە دەتەوێت بیان بێنیت؟ فیلمێکی سەیریان لەم کافتریایە پەخش دەکرد پێشتر. ئەو فیلمە لەکوێ بوو؟ نەمبینی بوو؟ ئەوە ئاغای شانسیە، لەبیرتە؟ لەبیرتە نامەکانە دەخستە قوتوی کبریت و دەتخستە ماڵەکەی ئێمەوە؟ تاوەکو ئێستا هەڵم گرتوون. قوتوی کبریتەکان چەند دەبێت نەڕۆیشتی بۆ گەڕەک و سەرێکیان لێ بدەیت؟ هەر لەو کاتەوەی کە لەوێ ڕۆیشتین هەندێک کات کە دێم بۆ لای خاڵە ناسا وەسوەسە دەمگرێت بچم شوێنەکە ببینم، بەڵام ناتوانم بچم. خوددا لە پورە زەری خۆش بێت. بەڕاستی تەندروستی دایکە چۆنە؟ ئێوە کە لەم گەڕەکە ڕۆیشتن ئێمە بەجێماین و دایکم زۆر بەتەنها بوو. جگە لە پورە زەری هیچ کەسێکی نەبوو. ئێستش لە دایکمەوە تەنها گۆڕێک وەکو یادگاری ماوەتەوە. لە جێگەی ماڵەکەی ئێوەش باڵەخانەیەکی گەوریان دروست کردووە. لێرە هەرچی یادەوەری و یادگاریە دەیڕوخێنن. چە ماڵ بێت، چە حاڵی باش بێت. نایتە ژوورەوە؟ کات درەنگە. زۆر سپاس. شەو شاد. شەو شاد. وەڵامی پەیوەندیەکانم بدەرەوە باشە؟ دەزانم حەزت لە ڕستەی فەرمانکردن نییە، بەڵام تکایە وەڵامم بدەرەوە. شەو شاد. دوو ڕۆژ دواتر ڕاوی تێلی کرد گوتیمانیان گرتووە کەس نهاتووە. با سوتفە کوڕەکەی لە بنکە بینیوە. تەواوی ئەو کاتە لە بەردەم زینانەکە بۆ بە قسەیەک و هەواڵێکی ئایدا. شەوانی چار لەوێ خەوتووە. ئەوەندە پێداگیری کردووە تاوەکو لە کۆتاییدا گرتویانە. سڵاو. چەند بەڵگەیەک دەبێ ئیمزا بکەیت لە دەرەوە چاوەڕێتم. ئەو ڕۆژانەی دەخستمەوە یاد کە بە ئەندازەی ئەو شەڕاوی، بە ئەندازەی ئەو ئاشێ لەو بێسارە نووسەی کە تەنها کەسێکی 10 ساڵی پێش ئێستام کام بوو. نەدەبوو تۆیان ئاگادار کردبایەتەوە. بۆچی سەرت نزم کردوتەوە؟ تاوەکو کەی دەتویست لە ژوورەوە بیت؟ ئایدە زۆر دەمێکە لە ژوورەوەیە زیاتر لە من. بولبول زمانت مەکەوە، ڕەفتاری دڵشکاوی عەشقەکان دەرمەبڕە. سوار بەو دەدگەینمە ماڵەوە. ئەمڕۆ لە بنکەی پۆلیس جۆم لە ناوی خانەوادەکەت بوو. بڕوانە تۆ لەگە زروفچی بەناوبانگ خزمایەتیتان هەیە؟ باوکمە. باوکتە؟ واتە تۆ کوڕی عەتا زروفچی؟ واڵێ. کوڕی عەتا زروفچی. واو سەر و شکل و بارودۆخە و ژیان لەو گەڕەکانە. مەسەلە چییە؟ تیمی ئیستیقلال و پارەی باوکم ناوێت لەوانەیە ها؟ پیاوی حسابی ڕۆژ یەکەم دوو کەلیمەت بە حاجی لوتفی بگوت بایە باوکت شەیە ئەوەندە بەدبەختی نەدەکێشە. هەر لەسەرم شەقامە گەر بوەستی ئەوەی تریشی بە پێدەڕۆم. گوتم دەتگەێنم. سوپاس هەر ئێرەیە. ئێرەیە؟
بەڵێ ئێرەیە. تۆ نهایتە سەرەوە؟ شتێکم نییە بۆ میوانداریکردنت بەڵام لە دەستی تۆ خلاص بوونم نییە ئەگەر بڵم ئیدی ناتبینم. دێم بەڵام کاتی خۆی. خوات لەگەڵ. مانی دیسان هەڵەسی بچی لەوێ بخەوی ها. من خۆم بە دوای کارەکانی ئایدەوەم. ئەگەر هەواڵێکە بۆ ئاگدار دەکەمەوە. لە بیرت دوێ من لە ناو بابەتەکە گیرم خواردووە. کێشێک زیاتر منێوە. خوات لەگەڵ. بە سەلامەت. لا بەسرەکانی نازلی و ئەمین چیرۆکێکی کامل خوێندکارە وەرگیراوەکانی 75 زانکۆی پۆلیتەکان دەیزانن. لەگەڵ نازلی گەڕام و بۆ 15 ساڵی ڕابردوو. کاتێک کە شێتانە ئەوم خۆش دەویست. ئەو ساڵانە هەموو شوێنێک بە دوایدا ڕۆیشتم. هەنگاو بە هەنگاو. جمهوری ئیسلامی، کارەکانی سەر و بەرنامە. 3 ساڵ دواتر کە بە ئاگاتمەوە لە ناو قەرەباڵغی زانکۆ وەردەکواندار کرا بوو. دواتر ئەو ڕۆیشت. من مامەوە. ئێستا لەو خوێندکارە نایە بە دەرکراوانە. یەکیان بۆتە وێنەگر و یەکێکیشان بۆتە ئەندازیان. دیسان ئێرە، دیسان ئێمە لەوێدا دەنیشتین. کۆڕی شایەنە. سیاوە شیشت لێهادا لەوێ گیتارەکەی لێدەدا. بیتاتت لێیادا کە دەویست گەلێری وێنەکانی لێرەدا بنێت. چەندە دڵم بۆ ئەو ڕۆژانەتان بووە. وانەی ئەفسانەیی. نازلی بەهار بزەی کرد و هەروە ئەرخەوان پشکوت. لە ماڵ لە ژێر پەنجەرە گۆڵی گرت گۆڵی یاس. دەست لە گومان هەڵگرە. ئیتر بە ئی شێوەیە دەزەمردنی شومەدە. و ئەوەش بزانە بوون لە نەبوون باشترە. بە تایبەت لە بەهاردا. نازلی هیچی نەگوت. بەشکۆوە بەددانی پڕ لە تۆڕەیی. گازی لە جەرگی گرت و ڕۆیشت. ئیشە خواتە حاڵت باش بێت. تۆ ئێستا حاڵت باشە؟ من حاڵم باشە. هێشتا چیرۆک دەنووسی؟ هەمان ئاشقانی تاڵی کە بۆ منە دەخوێندەوە. هەروانی کە دەنووسی و چابت نەدەکرد. وەرە ئەمە ببینە. ئۆ چەند جوان دەرچووە. نەمدەویست هیچ کاتەوە پرسیارت لێ بکەم بەڵام بۆچی ڕۆیشتی؟ ئەمیر ئێمە هیچ کەسێکمان نەبوو. من پێویستیم بە پشتیوانێک هەبوو. هەموو هیوای من تۆ بوویت. ئەو ڕۆژە بۆ تێپەڕاندنی کاری زۆرم کرد. تۆ ئاگاداری زۆرینەیان نەبوویت. تاوانی تۆ نەبوو. هێشتا ئەوەندە گەورە نەبووی کە بتوانی لەژێر سایەی خانەوادەکەت بیتە دەرەوە. من عاشقی کوڕێک بووم کەوا کێشە و گرفتاریەکانی زۆر لە من زیاتر بوو. نەمدەویست ببمە بارگرانی. تاوەکو ڕۆژێک سەر و کەلەی میشێڵ پەیدا بوو. ڕۆژەیەکی وێنەگری کردەوە. وتیان کەوا وێنەگرێکی ئێرانی دەوێت. عاشقی ئێران بوو. عاشقی منیش بوو. ئەوەندە مایەوە کە بوو بە پشت و پەنام. لە ماوەی ئەو ساڵەدا من لەلای ئەو زۆر پارێزرا بووم بەڵام لێرە شتێکم جێهێشت بوو. بەڵێ هێشتا چیرۆک دەڵێم. بەڵام تۆ لێرە نەبووی تاوەکو گوێت لێ بێت. ئەو شانسەت لە یادە.
لە ژیانی مرۆڤان دەکاتێتە پێشەوە کە دڵی معجزەی دەبێت کاتێ شتێک ڕوونادات کەم لەسەر ئاوێزۆکەی خۆڵ دەنیشێت و هەموو شتێکی بیر دەچێتەوە بەڵام هەمیشە هیوا بە معجزە لە خودی معجزە گرنگترە چ پێشوازیەکی پڕ لە شکۆیە کەی گەشتی بۆچی ئاگادار نەکردمەوە داهاتم بە دواتدا جۆرە پەیامەکانیش ناکریت نیگەران بووم نیگەرانی تۆ ئایدا بەڵام بە شێوەیە کۆکارێکی نەبوو دەمێک هاتووی ئەوەندە دەبێت کە تێبگەم چ خەبەرێک هەیە چی بووە شتێک بووە زۆر ماندووم ئێستا دەمەوێت بخەوم دواتر قسە دەکەین سەلام باش نەخەوتیت زۆر دەمێکە خەوم خراپە نازلیکەی گەڕاوەتەوە هەر هەفتەیەک دەبێت هاتووە بە دوای هاوڕێکی کۆنیدا بە دوای هاوڕێکی کۆن باڵێ وێنەگرێکی هۆڵەندیە ناوی میشێلە دەستگیریان کردووە کوێیە؟ دادخستووە؟ مەگەر دەکرێت خواردنی شەوانەی خاڵ و ناسردا بخرێت؟ ئەیسا چی بووە؟ بەم قەرەباڵغیە کەسێک هەواڵی داوە کە چەند کەس لە کوڕەکان پەنایان بۆ ئێرە هێناوە ئەوانیش بە حکوم هاتن دایان خزیدی خۆ تۆ هیچ کات پەیوەندیت بەم شتانەوە نەبووە منداڵەکانی منن دەرگای ئێرە هەمیشە بەڕووی هەمووان دەکراوەتەوە ئێستا چی بۆ کە بەم شەوە هاتوویتە ئێرە ها؟ دوای نیۆڕۆ ڕۆژمە بەر دەرگای نازلی نەبوو هاتم بۆ ئێرە بە دوایدا توانیت کارێک بۆ هاوڕێکت بکەیت؟ بە دوای کارەکەیەوە ئەمڕۆ بەیانی ئازاد دەکرێت ئەمڕۆ داوە لە تەحملی نازلی زیاتر بوو دەزانی؟ ئەویش کاتێک کە ئەم پەیوەندیە تەواو ببوو ئەو دەیوت کە میشە لە ڕۆژانی خراپتر ئەو یارمەتی داوە ئەویش دەبێت یارمەتی بدات نازلی لە پای کەسێک وەستاوەیدی کە لەم ڕۆژەدا هیچ کەسێک خۆشی لێ نادات دەمویست خواردنەکە بێنە کورسەکانت دانا؟ بەڵێ ئێستا کەی بەردەوام دەبیت؟ من جارێ هیچ شتێک نازانم وتیان کەوە شەوان نابێت خواردن بدەیتە هیچ کەسێک لێرە بۆتە داڵدەدانی کەسان منیش بیرم کردەوە کە ئیدی تکانەکەم هەفتەی داهاتوو دای دەخەم باڵێنیان داوە کە لە سەرەتای هەفتەی داهاتوو بیکەنەوە
بەڵام بە شێوەیەک دەکەوتای ئەم کۆڵانە ئاشتی خوازە شتێک بەجێ ماوە هەر تۆ دەگەڕێنێتەوە ئەو گەڕاکە کۆنەی خۆت پردیدارین هەمیشە وا بووە سەلام لە کێوە لێرەیت؟ چی بووە؟ شیرین گەڕاوەتەوە ئێستا نازانم دەبێ خۆشحاڵ میان ناڕەحەت هەمیشە جێگایەکی کار دەشەڵێت تۆ بۆچی قسە ناکەیت؟ دەتوانم چی بڵێم؟ کاتێک کەسێک هێشتا لە هەزرتدا تاون هەبووە بە زۆر ناتوانیت تەواوی بکەیت دەتەوێت چی بکەیت؟ ئەستان حاڵم باش نییە ئێستا نازانم ژنی منەیە تەمەنی پەیوەندیە کە تەواو دەبێت بە هیچ شێوەیەک نابێت دووبارە دەستی پێ بکەیتەوە هەر کاتێکەوە هەستت کرد چیرۆکەکەت لە تەوابووندایە پێم بڵێوە باشە؟ لە شۆ بێتاوەکو ئێستا پرسییم لە شۆ بیتام کاتێشەوە سابووری لە تارانە نا؟ ئاخەی ناتوانێت تەحەمولی دووریت بکە؟ تاوەکو ئێستا لە لای بوویە؟ بێدەنگ بە بێدەنگ بمە؟ بێدەنگ بوومە تا ئێسار هەڵەیە کە دڵخواسوێتی کردوتە من مامۆ لە نێو هەموو گرفتاریە تۆڕۆشی بۆ زەبڵدانە تاوەکو چی؟ تاوەکو کۆمەڵێک عەرەب و عەجەمی تازە پێگەیشت و بە غیرەتی نەبوون پێ بگەن؟ ئێستا کێشەت غیرەتە ئەمیر؟ ئەو چەمانگە غیرەتت لە کوێ بوو کە هەر نامەردێک ڕوخسەتی ئەوەی بەخۆی دابوو هەرچی حەزی پێیە بیکە هەر پێشنیارێکی پیس ئەو ڕۆژانە غیرەتت نەبوو یان ئەوەندە گرفتاری زۆر بوو کە کاتت نەبوو وەڵام دەنەوەی تێل منیش ئەمڕۆ زانیم سەبووری گەڕاوەتەوە تاران من باوەڕم بەخۆم هەیە بەڵام بە شێوەیەک تۆ باوەڕت بە من نەماوە ڕیس وایە کە من ئیتر لە شێخنشینەکانی خەلیج وارووا لە وڵاتیش کەوتووە زۆر دەمێکە مەسەجی ئەمڕۆ تەنها هەواڵی گەیشتن نەبوو لەگەڵ یەکتر گەڕانەوە تۆ سەیری مۆبایلی من دەکەیت؟ من کار نیم تۆ هێشتا گەشتیاریت هێشتا جانتاکەت نەکردوتەوە دەتەوێت باوەڕ بەچی بکەم شیرین ئەگەر بڕیار وایە بڕۆی هەر ئێستا بڕۆ شەرم لە شێ دەکەی بە سانایی بڵێ ئیتر نامەوێت تاقەتی ئەم ژیانە دووبارەیەم نییە هیچ کەسە پێشی نەگرتووی ئالو ئەمیر نازلیم لە ماڵەوە نیت ویستم سانم کە مەوعیدەکەمان لە جێگای خۆیەتی تەلەفۆنم کردبوو بۆ کار بە شوێنە گەیشتووە کە لە ماڵەکەی خۆم نەخشە دەکێشن خەریکە دەڵێ کە تۆی بەدەستێناوەتەوە پێم گوتیت خۆی پێویستی بە یارمەتی من هەیە کەواتە ڕاست بیرم کردوتەوە هەموو بابەتەکەوەیە عیشقە کۆنەکەت گەڕاوەتەوە پەردیدارین خاڵ و ناسر وا دەزانی نەمدەزانی لەو 10 ساڵە دڵت باڵی دەگر بۆ گەڕانەوە عیشقەکەت کەسێکی هۆڵەندی هێناوە بەڵام لەزەتی عیشقی وڵات شتێکترە بینیم ناتەوێت ئەو کەسە لە ژیانی من دەربکەیت ڕاوی بەدوەکاری ئەوەیە هیچ شتێکی تر لە نێوانماندا نییە هاتم بەدوەتدا بەدبەخت بینیم لە ئۆتۆمبیل دانیشتن و خەریکی قسەکردن بوون لە لای سەبووری نەبووم ئەزیزم هاتوون بە دوای هاوسەرەکەم قسەی بێمانە مەکە ئێمە قسەمان نەدەکرد من پێم گوتیت لەبارەی کێشەیە کە خەریب قسەمان دەکرد دەستی خۆت بە پێش دەدەیت تاوەکو نەکەوی نا بەڵێ قسەی بێمانە دەکەم کەسێک کامیشە کەسی دووەم بێت و هەر چرکەیەک جەسەی بلەرزەیە لەوانەیە یەکەمی بگەڕێتەوە و ئەو شتانێک کە خۆشی لێ بسێنێ ڕوونەکە کار دەکاتە گوتنی ئەو شتانە 10 ساڵ پێش ئێستا من هاتمە پێشەوە تۆ هیچ کات بۆ هیچ شتێکی من ئامادە نەبووی دەمویست لە دەستت نەدەم
بەڵام ئێستا تۆم لە دەستدا جانتاکەم نەکردەوە گەشتیار بووم ڕاستە بەڵام کارەکانم بۆ هەردووکمان ڕێخست بوو لە ڕێگای سەبووری هەرو شتێ لە فڕۆکەخانە تۆ داوا دێکردم بۆستە خۆ من داوام لێ نەکردووی تاوەکو زۆر گەمژەیت ئەمیر خۆشە دەزانین ساڵەیەکت کردووە شیرین نازانم بەڵام ئێستا دەزانم کە دەمەوێت چی بکەم دەڕۆم هەمان ئەو کارە دەکەم کە دەبوو 10 ساڵ پێش ئێستا بم کردبە من بێ تۆ ڕێگاگرم فەرمێسکی دووری ئاسرم خۆشم دەویستی بێ تۆ منی شامرێ تۆ مەڕۆ لە لای من بە تاکۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم خۆزگا دەکرا بزانیت کە شە بەڕاستی خۆشی دەوێت خۆزگا لە دڵ و هەسی مرۆڤەکان ئاگدار بە لەوانەیە بەم شێوە زۆر لە ڕووداوەکان ڕووی نەنابە زۆر لە شتەکان بە شێوەیەکی دەڕۆی پاڵێ لە لای من بە تاکۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم دەچێوە ماڵەوە نازانم خەریک بوو شێت دەبووم سوپاس کە هاتی ئەسڵ ماوەی چەندە نەڕۆشووە کۆڵانی داردار کاتێککە قوتابخانەکاندا دەخران ئێرە جێگەی فرێدانی دەرزی نەبوو کوڕەکانی تەکنیشی کوڕەکانی شاهناس ئێمە دوندرمە فرۆشەکەی سەر شەقامەکە لێیادا داهاتی نەپاڵ کۆڵانەکە ئەوەندە دەڕۆشین بە شێوەی کۆتاییەکەی کۆتایی دنیاە ئێستا هەمووی سات هەنگاوە هەندێک کات حەز دەکەم لەم دنیا بە هەنگاوی منداڵیم بڕۆم چەندە هەموو شتێک دوور بوو چەندە ڕێگە هەبوو بۆ ڕۆیشتن ئەو موشەکە نەحلەتێ گەڕا و گەڕا کەوتە قوتابخانەکەمان و دایکمی لێمان ساند شتێک بووە نیگەرانی میشێڵم زۆر ترسا بوو دوێنێ شەو لیستی سیخوڕەکانیان بڵاو کردبەوە ئەویش لە نێویەتی مەگەر ناوێبشی تێدا بوو نا کەواتە بۆچی ئەوەندە ڕیان گرتووە تەنها دوو چڵێسقان لێ ماوەتەوە بەخواتەوە کوڕۆژی دادگا بە زگ دەدات بەبێ هۆنی گەرانی کارێکی نەکرد و تاوەکو بمێنێتەوە بمزانی بە بەم شێوێ تێک دەچێم دیدارم ڕێک نەدەخست سزاکەی گرانە سەنەدی پێویستە ئەم ماڵەش پارەکەی هیچ شتێک ناکات بڕۆمەوە لەوانەیە بتوانم کارێک بکەم وای ئەمیر دەبێت کارێک بکەین دوێنێ شەو نەخەوتی دەبێت سایتێک تاوەکو نیوەڕۆی ئەمڕۆ ئەپلۆد بکەم بە کارەکان نەگەیشتم لەبەر گرفتاری ئەم ماوەیە دەقیقەن چی دەکەیت بەرنامە نووسین کۆد دەنووسم بیرکاری مێشکێکی ڕێکخراوی دەوێ منیژە چەند ڕۆژە نەم بووە لێت نایات پارەکەی باشە ئەوەندەی کە بتوانم کرێ ئێرە بدەم و کەمێ خۆم کۆ بکەمەوە بەڵێ دەمانویست لەگەڵ یەکتر دەتانویست لەگەڵ یەکتر دەتانویست لەگەڵ یەکتر چی سەیری من بکە کێشە نییە لەو ماوەی بۆ سەلماندم کە خۆشت دەوێت ئێستا خەیاڵم ئاسوودە بوو باڵە بیرم لێ نەکردویتەوە ئێستا بەڕاستی بیرتان لە داهاتوو کردوێتەوە تا کۆتایی هەڵبەتە بە هیوامە بەلەم ژیانە ڕزگارت بکات ئەوی ژار وەکو خۆتە لە یەک دێن
ئەمیر خان دڵنیاین کە شتێک نەبووە؟ خەریکم دەڕۆم بەلانی کەم بۆ ماوەیەک ماترسە نامەوێ بڵێم وازی لە بێنە لە ڕاستیدا دەمێ باوەڕت پێ بکەم دەمەوێ بە پاشی ئاگداری بی لە کەلی شەیتان وەرە خوارەوە بە حاجی بڵێ ئەسڵ و ئەساسەت هەیە ئەوش نیگەرانی ئەوەیە ئەمە بگرە دەیدەم بە تۆ چونکە ئەیدە مەغروورتر لەو قسانی کامە قبول بکات دەمەوێت شتێک لەگەڵ یەکتر دروست بکەن ئەگەر من نەبوو من دەبێ وەری بگرم گفتوگۆیشی پیاوانەیە بە قەرز پێتی دەدەم لە کاتی خۆی لێ دووەردەگرمەوە ڕۆژێک ئەگە بیرت کرێ و لە ناخی دڵتەوە شتێکت خۆش بێت هیچ کاتوازی لەمێنە لەوانەیە دووبارە نەبێتەوە مرۆڤ کە لە تەمەنی تۆدای وا بێت دەکاتە دووبارە دێتەوە وە دەبێ 15 ساڵ تێپەڕێت تاوەکو تێبگەیرە و جارە بووە کە حاڵت ئیدی باش نابێت ئیشق واتە حاڵت باش بێت خۆزگە کەسێک ئەو کاتانە شتانی پێدەگوتم بۆ کوێ دەڕۆی واسی لێ بێنە دنیای ئێمە مرۆڤە گەورەکان جێبێڵە بۆ خۆمان هیچ و پوچ خاڵوەتت کردووە کوڕی حاجی بەم کاتی شەوە لێرە چی بڵێم وەڵڵا لەو ڕۆژانەکاری ئێمەوەیە کە سوکاری تۆ لە زیندان دەربهێنین دادوەر بە ئازادکردنی ئەو زیندانیەت ڕازی بوو بەڵام لە جێگایەوە سەنەدی ماڵەکەت ڕۆیشت بە پارەی ئەوە دەدویست بڕۆیتە ئەو بەری ئاو ئیدی نیتە کوڕی باش پێشتری شتێکم نەبوو تەنها تازە لێ تێگەشتم لێرە شتانێک هەیە کە کاتێک کاریشت پێ نییە کاری پێدا تاوەکو ڕوودۆر دەژێڕی دێت و بە پێشدا تێدەپەڕێت لێدانێکی جوگرافیە کە لە تایبەتترین چرکە ساتەکانی ژیانمان هەناسە دەدات سڵاو سڵاوت لێبێت تۆ چی؟ سەلام سەلام سەنادەکەم بۆ پەیدا کرد بەرواری ڕۆشنتان بەیانە هاوڕێکم لەگەڵ دادوەری دۆسەکە قسەی کردووە کێشەیەکی نییە بامادە نەبووری بێتاوان دەیسەلمێنێت ئاگاداری خۆتان بن زۆر سوپاست دەکەم سپاس یەک خولەک ئەمیر ڕێکەوتنمانەوە بۆ ئازادی بکەم من دەبێ قسەت لەگەڵ بکەم لەوانێ بۆ کاتێکی تر بێ ماڵاواییش نەکەین ماڵاوای بۆ کاتی ڕۆیشتنە با بۆ کاتی ڕۆیشتن بێت کاکە دیسان حواڵەی کارەکەم وەرگرتووە منیش بە فەرزەیەکی سەربازیم بەتاڵ کرد لە باڵەخانەکە تاوەکویدی بیانوێک نمێنێت کارەکە تەوا بکەیت هەواڵێکم لە خۆتۆ پێ بدە کارەکە بێتۆ ناتەواوە ها
ئەمیر ئیتر کاتی ڕۆیشتنە ئێمە مەڵاواییمان لێکتری نەکرد ئەگەر گوێت لێت کە موبایلەکەت هەڵگرا ئەمیر چیرۆکەکە بە ناتەواوی نامێنێتەوە ئەوەندە دووبارە دەبنەوە بەلایەنی کەم لە شوێنێک لە هزری مرۆڤدا تەواو دەبێت نازانم لەوانەیە هێشتان کاتی ماڵاوایی نەگەیشت بێت لە سەقامێکە بۆ یەکەم زار پێدا تێپەڕ دەبین هیچ کات نازانین لە دوای پێچە خێراکانی لە پشتونیان لە تاریکەکانی چی چاوەڕێ تۆ دەکات ئەمیرخان من هیچ کات بوونی کەسێکی گەورەتر لە ژیانم هەست پێ نەکردبوو وا بیر دەکەمەوە کە هێشتا زۆر شت مابێت کە پێیان بڵێیت ئایدا هەشتەیەوێ قسەت لەگەڵ بکە سالا من هەمیشە هەستم بە تەنهایی دەکرد بەڵام ئێستا زۆر دڵخۆشم کە تۆ هەیت مانی هەموو شتێکی پێگوتم ئەمیر حەز دەکەم شتێک بە تۆ بڵێم دڵم زۆر بۆ تەنگ بووە هەمیشە دەبێ بەرەو پێشەوە بڕۆیت لە شەقامێکی یەکڕێیانی تەنانەت ئەگەر بتەوێت مۆڵەتی گەڕانەوە نییە بەڵام هێشتان دەکرێت بەو کەسانی کەوا دێن وێنەی پشکێ و تونێڵ و پێچە خێراکان چیرۆکێک بڵێن دواتر بە ترسە و سەیران بکرێت و نیگەران بێت کاتێکە لەلای یەکترین نرخی لەگەڵ یەکتر بوون نازانین لە کاتی دووری دەکرێت تێبکەین ئەوەی کە ڕۆیشتووە چەند لەبوونی تۆی هەڵگرت و بردوێتی وە چەندی بۆ خۆت بەجێ هێشتووە من بێت تۆ ڕێگاگرم فەرمێسکی دووری ئاسرم بێت تۆ منامرم بێت تۆ منی شامرم تۆ مەڕۆ لە لای من بە تاکۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم من بێت تۆ ڕێگاگرم فێرمێسکی دووری ئاسرم بێت تۆ منامرم بێت تۆ منی شامرم تۆ مەڕۆ لە لای من بە تاکۆتا تۆهی من بەس چۆن دڵم بۆ هەمیشە بیری تۆ دەکەم زۆر باشە زانی بێت تۆ بە تەنیا ئەمرم آخر خۆت باش ئەزانی تەنیا ئەمێنم بێلانە ئەبێ شوێنم ئیتر بۆچی من بمێنم